ئەمڕۆ قسە لەسەر خۆپیشاندانەکانی ئێرانەکەین ئینشاءالله. هەرچەنە چەند ڕۆژی ڕابردوو باسی ترم لێوە کرد بە کورتی، بەڵام هەر ویستم تەجیلی بکەم هەتاوەکو ڕۆژی هەینی. دیارە خۆپیشاندانەکان لە ئێرانە شتێکی سروشتین. بۆچی سروشتین؟ چونکە هۆکارەکانی هەڵگیرسانی شۆڕشێک دژی سیستمەکە، دژی ئەو ڕژێمە، دژی ئەو حکوومەتە، نەکەر حکوومەتەکەی بەڵکو سیستمی وڵاتەکە هەر بە شتێکی سروشتی تەماشا بکەین. پاشان ئەگەر بوویترەوەکو خۆیان مەسئولەکانیان ئەڵێن بە سەبەبی ئەوەیە کە تەدەخولاتی وڵاتانە لە وڵاتەکەمانە، لەبەرەوەی ئێوە شوێن نەماوە دەستان تێنە خست بێ، خەڵکیش بە فرسەت ێزانە دەستخاتۆ ناو وڵاتی ئێوە. ئەگەر بڵین مۆریتانیا تەدەخولی کردووە لە ئێرانە، خەڵک پێی سەیر نابێت، چونکە ئێران تەدەخولی لە مۆریتانیا کردووە. ئەگەر بڵین گامبیا بەقەدر سلەیمانیە بێ لە ڕۆژئاوای ئەفریقایە، ئەگەر بڵین گامبیا تەدەخولی کردو لە ئیشی ئێران، ئاڵێن ناحەقی نییە، چونکە ئێران پێشتر تەدەخولی لە ئیشی گامبیایە کردو. ئەما بڵێن سووریا و سعودیە و کۆیت و بەحرەین و عێراق و ئازەربایجان و پاکستان و ئەفغان و دەوروبەری ئێران هەمووی، هەر لە ئەندۆنیسیا هەتا مەغرب، ئێران تەدەخولی لە ئیشی هەموو وڵاتەکانە کردو. لەبەر شتێکی سروشتیە کە ئەوانیش بە فرسەتی بزانن تەدەخل بکەن. جا بۆ چاواشەکردنیش مەسئولەکان ئەڵێن ئەمە ئەمریکایە، بەریتانیا، ئیسرائیلە. جا دائیمەن ئەوە خۆیان لەوە تای ئێران هاتۆتە سەر حکوم، هەر شتێک کە ڕووەدا، هەر خەلەلێکی خۆیان ئاخوونێک شەرابە خواتەوەڵن خەتای ئیسرائیلە، لە کاتێک کاشتەکانی هەمووی لە ناو خۆیان. ئەو خۆپیشاندانانەی ئێران وەکو خۆپیشاندانەکانی باشووری کوردستان پاڵنەری سەرەکی نان و ئەمانە. لە کوردستانە بێموچەیی، هەژاری، ئیفلاسی فکری کوردایەتیێوانان، ئیفلاسی سیاسی، ئیفلاسی قیەمی، حکوومەتێکی گەندەڵ، حیزبی مافیایی، هەرێکە کۆمپانیایکی بۆ خۆی زەوت کردووە، هەرێکە بۆ بە سەرمایەدارێک، جەماعەتێکی چەکدار بە دەورێ و تەوازوناتێک لە ناو حیزبەکان خۆیان و لە باڵەکانیانە دروست بووە. ئێرانی هەمان شت. ئێران 13 ملیۆن خەڵکی تایە کە ڕۆژی دۆلارێکیان دەست ناکە. عەدەدی بەتاڵە ساڵی ڕابردوو لە 12 بوو. ئەم ساڵ لە 12ەیە، نەک ساڵی ڕابردوو، ئەم ساڵ لە 12ەیە نیسبەتەکە 1.4 زیادی کردووە. خەڵکی ژەما خوێنێتەوە. کۆمەڵگەی ئێرانی لە 160 و قسووری هەمووی گەنجن، واتە هەمووی لە سی بەرەو خوارن، بەڵام نیسبەتێکی زۆری ئەمانە بێ ئیشن. لەبەر وڵاتیش هی خۆیانە، خوێندنیان لە بەردەما کراوەیە. بۆیە ئەوانەی کە بەتاڵەن هەمووی دەرچووی زانکۆکانن. کابرا مهندیسێکە بەڵام هیچ تەعین نەبووە چەند ساڵە. بۆیە ئەبینی لە ئێرانە ئەو کەسانی شارەزای ناوواقعی ئێرانن، هەموو کەسێک وەکو میسری لێ هاتووە 2-3 وەزیفە ئەبینێ بۆ ئەوی کرەخان و دەرێنێ. لە میسریش وایە دکتۆری دانە دوای نیوەڕۆ هێلکە ئەفرۆشە، هێلکەی کوڵاو. لە ئێرانیشا بە هەمان شێوەیە. هەندێ ناوچەش مەحرومترن. ئەو ناوچانێک ئێستا مزاهرەکانیان تیاکرێ، ئەسفەهان بە قەزا و ناحیەکانیەوە، عێراق بە قەزا و ناحیەکانیان خواروتر باشوور، لە کوردستانیش هەمەدان و کرماشان لە هەمویان زیاتر خڕۆشاون. لەبەرەو فەقیری لە وڵاتانە زۆرترن. لە کرماشانە بەتاڵە هەر زۆرە، خەڵکی فەقیر زۆرە، لە کاتێکە کرماشان زۆرینەکەشی شیعان. کەوابوو یەکەمین پاڵنەری سەرەکی لە خۆپیشاندانەکانی ئێرانە نان و ئەمان. نان یەکەم، موچە هەیە بەڵام کەمە، پارە پەیاکرێ بەڵام کەمە، قیمەتی تومان هەموو جارێک دێتەوە خوارەوە، قیمەتی لیرە ئێستا چەند سەرکەوتووە بەسەر تومانە؟ زۆر. خەڵچێک تەماشای تورکیاکە، بینای هێزی عەسکەری خۆی کردووە، هەروەکو ئێران کە بینای هێزی عەسکەری خۆی کردووە، بەڵام ئێران سەرۆت و سامان و ساڕوخەکانی خۆی ناردۆتە دەرەوە. تورکیا ئەوە ناکە. تورکیا لە جیاتیەوە کەشتی خواردنە نێرێ، ئەی با بۆ سۆمال.
بۆیە تەدەخولاتی ئێرانی لە شوێنەکانی ترە ئەمە ئاسارەکانی عکس بۆتەوە لەسەر مجتەمع ئێرانیەکە. مجتەمع ئێرانیەکە بۆ خۆی هەست پێ ئەکا کە خۆی نانی نییە بیخوا، پارەی نانی قوتی خەڵکی ئێرانی کراوە بە سەرمایە کە دراوەتەوە بە بەشار ئەسەد و ڕژێمەکەی.